دیارە بەشێک لەو نووسرانەی کە کتێبەکانیان بڵاوکردنەوە بینین کە هەندێک جار مەراسیمێک یاخود کۆڕێکی بۆگەڕن و بە ئامادەبوونی نووسەرەکان جارێکتر قسە و باس و گفتوگۆ لەسەر کتێبەکان ئەکرێتەوە. دیارە لە تەواوی شار و شارچکەکانی کوردستانیشا لە ئێستا بەشێک لە چالاکیە ئەدەبیەکان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەچێت و زۆرێک لە نووسەران و کەسە دیارەکانیش پێشوازێکی زۆر باش لەم کۆڕ و لەم چالاکیانەکەن و لە ئێستاە کۆری بڵاوکردنەوەی دوو کتێبی تایبەت لە نێو شاری هەڵەبجەیە بەڕێوەچێت. بەڵێ بابەت ئەمە لە سێم هەواڵمانە قسە باسەکەین لەسەر ماڵی یانە و سیاچەمانەکەیشکە لە ڕێکخراوەکان لە دەڤەری هەڵەبجەوە هەورامان کاری زۆر باشەکە لەسەر بابەتی چجای ئەدەبیات بێ خۆت هونەری شانۆ بێت کاری لەسەرکات. قسەکردن لەسەر هەردوو باسی لەوە کردو کە لە ئێستا لە نوێترین کاریانە بڵاوکردنەوەی دوو کتێب بووە، دوو نووسین بۆ کە یەکێکیان فرمێسکی دابڕانە هی خات و هەنار مفتی و کتێبی نزای عشقش کە نووسینی جەمال نەوڕۆڵیە ڕێکی خستووە. خات و هەنار مفتی یەکێکە لە قەڵەم بەدەستە جوانەکانی ژنان کە کێشە و گرفتەکانی کوردی لە دوو توێ شعرەکانە ڕەنگیاوەتەوە و هەروەها باسکردن لە عشق و دابڕانیش بەشێکی ترە لە نووسینەکانی و ئەمە یەکەم ئەزمموی بڵاوکراوەیەتی لە دووتوی کتێبێکە بۆیە بە مەراسیمێکی زۆر جوان پێشوازی لە کتێبەکەی کرا. هەروەها نزای عشقی نووسینی جەمال نەوڕۆڵیش بە هەمان شێوە لەم کۆڕەیە بڵاوکرایەوە. لە بەردەوامی ئەو کار و چالاکە ئەدەبی ڕووناکبیرانی لە هەڵەبجە بەڕێوە چەند ڕۆژی 6 حوتی 2020 لە هەڵەبجە ڕێکخراوی کلتوری یانی سێ و چەمانە لە مەراسیمێکدا بۆ ناسانی هەردوو کتێبی فرمێسکی دابڕان نووسینی هەنار مفتی و کتێبی نزای عشق نووسینی جەمال نەوڕۆڵی ڕێخست. لەم بارەیەوە بەڕێوەبەری ڕێکخراوی یان و سیاچەمانە ڕاگەیاندووە ئاماجمانە بەرهەمی شاعران لە ڕێکخراوەکەماندا بۆ خوێنەرەوان زیاتر نزیک بکەینەوە و لە نزیکەوە نووسەر و شاعیرەکان بینین و گفتوگۆ بکەن. ڕێکخراوی کلتوری یان و سیاچەمانە ڕێکخراوێکی کلتوریە گرنگی بە کلتوری هەورامان و بابەتە هونەری و ئەدەبیەکانەیەت.